جەواهێر عومەر فەرەج خەڵکی گوندی شەوگێڕە سەر بە قەزای کۆیە لە ئێستادا لە شاری کۆیە نیشتەجێیە. لە ساڵی هەشتاکانەوە سەرقاڵی دروستکردنی هەرشتەیە. ئاماژەی بۆ داخواستێکی زۆری لەسرە لەلایەن هاوڵاتیانی شارە جیاوازەکانی کوردستانەوە و ئاماژەی بۆ داخۆرسکانە فێری دروستکردنی هەرشتە بوونە و لەپاڵ باسکردنی ئەم جۆرە خواردنە باسێکی لە ژیانی ڕابردوو کرد کە بەچیەوە سەرقاڵ بوونە. وەڵی لە هەشتاکانەوە کردیتمان لە هەشتاکان و کردمان بەڵام ماوە وازمان لێهێنا وازمان هێنا ئێستاوا لە سەر لە نێوردە وردە دەستمان پێ کردیتەوە کە دەستمان پێ کردەوە مەژوا دەستمان پێ کردە و مشتری هەیە و ئێلە خۆمان دەیفرۆشین دوکانمان هەیە و دەیبێنە دوکانێ ئەوەی دۆست و دانسیار شتیوا زۆر پێمان دەڕێ لە هەولێر لە سلێمانی جوابمان لێنێرن نانەکە دەکەم دەیکەمە نیونان و بەهارات و ئەوە دارچێنی و بیبەری ڕەشتەکەم دارچێنی هاڕا و بیبەری ڕەشی هاڕاو تێی دەکەم و لەگە خوێ و دوان دەیشێن و دای دەنێم و دەدوای ئەنگوتی تۆزە گەورە دەکەین لە نان گەورەتر دەخاوە برژی دەکەم سە سێرەکە و ئەگەر هەر لۆ خۆم بم لە ناو تیلانەکە دای دەنێم و هەتا دەیبڕمەوە وردە وردە ئەگە هەر لۆ خۆشمنەوە هیچ ئەمن دەیکەم هیچکە لە بەرۆ دەیبڕێتەوە کە بڕیمانەوە ئەوە خاوە هەری دەوەشێنین تۆزەک ئیشک بێتەوە لەگە ئیشک بۆدا دەبێنە فڕنی لۆمان سۆرە کاتەوە و دەهێنینەوە لەگە برنج لەگەر بەم زەورە بە ترش بە برنج ئەو بە ساوار ئەوانە دەخورێ چونکە نانی ئەستور بێ هینەکە بە ئەستورە بێ شاعریەکە ئەگە نانەکە تۆزەکتانێک بێ شاعرێک ئەوها باریک دەرەچێ تۆزێک تەنک و گەورەتریکە هەندەخرێ من ڕۆژوا هەیە چاردە نان دەکەم ڕۆژوا هەیە هەژنان نۆ نانەکەم هەلو خۆمم هەرەوەندە دەکەم ئەمە خۆ بەسەر لەگەڵ کچەکەمان و لەگە ئەوەکەمان کردمان لە هەوەیەکەم کردمان زوو لەگە کسە برایەکان زوو کردمان لۆ خۆمان خۆ بەسەر فێری بووی کە داوایان کرد بوو 8 کیلۆ 9 کیلۆمان لۆ بکەن حازرە تا لە ئەو دیوێ دێنەوە دەیبێن هەولێر ها خزمەکانیان هەندە ئامۆزان لە هەولێر داوای دەکەن لە بازار هەندێک داوانە کرد گوتیان ئەگەر لۆمان بکەن بەس تۆزێک بیبەری هەندە تێنەکەن هەندە تیژ نەبێ هیوا هەیە حەزی لە تیژ نییە نابێت هەندە تیژیکەی هەیواشەیە حەزی لێ تامی ئەوەکە دارچێنێکە زۆرتر بێ تامی دارچێنێکە زۆرتر بێ خۆشترا بۆ شوانمان هەبووە حەیواندار بووین مەڕدار بووین فەلاحەتیمان زۆر بۆ ملک و ماشمان لە دەشتێ زۆر بووە ئانەمان کردە نیسک و نۆکمان دووریتەوە تێلەگەمان کردیە جۆمان کێشایتەوە بە کۆر نیسک و نۆکمان کردی ئەو شتانەمان کردی داندۆکە بوو دۆ بە کەشەکە بوو دۆینە و دۆغەوە ئەوانە هەبوو ئەو شوێ کورداریانە هەبوو خەڵک دەیخوار خۆش وەک ئێستانێ و برندە نیشاسە لاسی خەدەخۆی بە خەلبیشت ناکەم تووشی نەخۆشی بووین دەنە پێش ئەنە و شیوانەمان دەخوار خەڵک ڕۆژە هەتا ڕعیشی دەکرد تێلەگەمانە کرد لەبەر ئەو هەتا بەخوا لەبەر سەرم لە بن کۆڕەگەنم ڕاکردیە خەوم لێکەوتیە لەبەر هەتاوی چ لێ هاوینێ بەراشمان نەگەیشتیتێ واخوامان ویاران بێن و بچینەوە سەرە و بانە خۆرمان ناوڕژێنەگەر جێمان ڕاخەسەتا بەیانە ڕاپەڕین شێرمانە دۆشی و هەیوان و بەراوانە و بژارمانە کە تووتنمانە ڕنی تووتنمان لێ دەدا ئەو مەشکەمان دەژەن کوڕی سوزان عیش و کارمان گەلە زۆر بوو هەنگی بە تاقەت بووین